وەڵای خواستی ئەوڕۆ هەمووی کەتی تۆ سەشتی قەدیم بەخۆی ئەوڕۆ پێشە فەرقی هەبوو بەڵام ئێستا ئالیان خەڵک هەمووی گەڕایتەوە لۆ شتی دوایە شتی پاش هەمووی لەسەر شتی قەدیم ئەڕواتەوە زۆر داوا دێن کراسی پولەکە و کراسی زۆر قەدیم فیستان و کەوێی بە کوریشک و ئەو شتانە زۆر لە دوو ئەپێچنەوە زۆر لە دوونە سەدقات جوانتر و باشتر بوو لەبەرەوەی هەموو شتی بە تێر و تەواویە دوورا ئێستا کاوە نەمایە ئێستا هەمووش کورت کرایتەوە کراس پێشی کراسی جوانە دوورا سەروبنی جوانە دوورا ئێستا هەمووی کورت کرایتەوە کە ئێستا بێ سەروبنە بکراس کور بوویتەوە دەلین کور بوویتەوە هیچ مشکلیان بچ پێشانیە بڵێ ئەوە بی بە زۆری مناسەباتەکان بازار خۆشە کا ئێستا بازار نەمایەوە چ پێشان بەس لە مناسەباتەکان خەڵک داوای شتی قەدیمەکە نەورۆزان جێژنان زۆر قەدیمە باوەڕتە بێەوە 2007 هەبوو ئێستا ئاخر مۆدیلەکەیتی شتەکی گرانیشە بڵێ هەرزانیش نییە بەڵام چییە بەس تاخۆ قەدیمە ڕەوازی هەیە لەسەری شتەکی سەریعیشە خەڵک زۆر داواکە ئێستا ڕەواز هەمووی لەسەر شتی قەدیمە ناوم حەلیمە ڕەشیدە لە بازاڕی سۆران دوکانی خەیاتیم هەیە لە کۆڵانی پیرەژنان لێرە جلوبەرجی ژنان دەدورین بە گشتی و جلی کوردی بە تایبەتی بە هەموو پارچە و هەموو جۆرەکانیەوە جلی کوردی لە شاری سۆران لە دەڤەری سۆران و باڵەکایەتی یعنی ئەو ناوچەیە بە گشتی خواستەشی زۆری لەسرە جیاوازتر لە هەموو شارەکانی تری کوردستان ئەتا بڵێم ڕۆژهەڵات و ڕۆژئاوا و باکووریش سۆران شوێنێکی زۆر تایبەتە لۆ جلی کوردی خەڵک جگە لە مناسەبات بۆ کاری ڕۆژانە و بۆ ژیانی ڕۆژانەش زیاتر لە بەرەکات ئامادەکاریەکانی ئەم جەژنەی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی تر کەمێک خاوتر و لاوااسترە لەبەر ئەوەی هەم بارودۆخی دارایی خەڵک باش نییە و هەم ئەشیاکان زۆر گرانن ینی بەڕێژەیەکی زۆر بەرز بوویتەوە نرخیان هاتیتە سەر بەراورد بە ساڵانی تر و پێشتر و هۆکارێکی تریش ئەوەیە کە نەورۆز و جەژنی ڕەمەزان ماوەیەکی زۆر لە نێوانیاندا نەبوو خەڵک زیاتر بۆ نەورۆز کە بەهارە زیاتر جلی کوردی ئەکڕێت و خواستی لەسرە بۆی لەبەری بکات هەم ئەوەی جەژنیش نزیکە ڕاستە جەژنی زیاتر خەڵک لەبەرەکات بەڵام کە بە نەورۆز کراوێت بارەدارایی خەڵک باش نەبێت ناچارە یان بۆ جەژنێکی تر هەڵیگرێت یان ئەوەی کە بۆ نەورۆز کڕوێتی لەبەری کاتەوە ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی تر جلی کوردی زیاتر قوماشی ساداواتە بێن قێم و مور و ئەوانە زیاتر مۆدیلی بوو و زیاتر کلاسیک و قەدیمی هەم لە ستایلی دوورینەکەی هەم لە قوماشەکەی زیاتر مۆدلی ستایلی کلاسیک بوو جلی کوردی چەند شێوازێکی هەیە بە تایبەت لە شاری سۆران کەوای زیاتر نۆ پارچە و حەوت پارچە لەبەرەکرێت لە شارەکانی تر بۆ نمونە خەڵکی سلێمانی زیاتر کەوەی سێ پارچە لەبەرەکەن بەڵام لە سۆران خەڵک حەوت پارچە و نۆ پارچە زیاتر لەبەرەکات و ئەم ساڵ زیاتر مۆدی سەڵتە بوو کە ئەوەشیان بەشێکی پارچەیەکی کلاسیکە لە جلی کوردی چەند ساڵە مۆدی هەبوو بەڵام ئەم ساڵ لە هەموو ساڵەکان زیاتر مۆدی کلاسیکەکەی بوو کە بە شێوازی دوورینەکەی کلاسیک بوو ڕەنگا و ڕەنگ و تێکهەڵاوی زیاتر مۆدیەتی کە دوو ڕەنگ و سێ ڕەنگ زیاتر تێکهەڵاوکە کە ئەمەشیان دیسان مۆدیلی کلاسیک و قەدیمی ژنەکانی کوردەکە لە ساڵانی ئەفتا و هەشتاکان و زووتریش لەبەریان کردووە.